کاتێک باز لە مەقامەکەین تەنها باز لە نۆتە و ئاواز ناکەین بەڵکو باسی چیرۆکی شارێکی بریندارەکەین کە نایەوێت هەرگیز لەبیر بکرێت. مەقام بۆنی خاکی کەرکووکە. ئێمە لە شاری کەرکووکین لە دووەمین دیداری مەقام لە شاری کەرکووکەوە سڵاوتان لێبێت. عزیزانی ئێمە لە شاری خۆشەویستی کەرکووکەوە لە شاری پێکەوە ژیانەوە جوانترین سڵاوتان لێبێت. ئێمە ئەمڕۆ لە شاری کەرکووکین لە یەکەم ڕۆژی دیداری مەقام کە دووەمین دیدار بوو لە شاری کەرکووکی خۆشەویست یەکەم ڕۆژی بەڕێوە چوو. ئەم دیدارە با سپۆنسەری یەکێتی نیشتیمانی کوردستان و واروەها زۆر بەڕێز ئاسەمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان و بە هاوکاری ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکان و با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات دووەمین دیداری مەقام بەڕێوەچوو و یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژیشی بەردەوامی دەبێت. بەڵێ ئەم دیدارە گرنگێکی زۆری هەیە بۆ شاری کەرکووک بۆیە ئێمەش بە گرنگمان زانی کە ئەم ئێوارەیە کورسات مەگەزین بینینە شاری کەرکووک و هەر لەو هۆڵەی کە یەکەم ڕۆژی دیدارەکەی تیاساس کرا بەرنامەتان لێەوە پێشکەشکەین و باز لە گرنگی ئەم دیدارە ئەەکەین بە تایبەت بۆ شاری کەرکووک و لە سەرەتای بەرنامەکەیە میوانداری زۆر بەڕێزان مامۆستا سیرۆن عومەر سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی هونەرمەندانی کوردستانمان کردووە هەروەها زۆر بەڕێز مامۆستا سەردار زەنگەنە ئەندامی لیژنەی باڵای سەرپەرشتیاری دیدار سڵاوتان لێبێ و سڵاوتان لێبێ بەخێربێن سەرچاومان پیرۆزبایان دیدارەشتان لێکەین خۆشیتان لێەکەین بۆ بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی دیداری مەقام لە شاری کەرکووکی خۆشەویست. زۆر بەخێربێن مامۆستا سیروان ببینە لێ بەڕێزت باسێکی گرنگی ئەم دیدارەمان بۆ بکەی ئەمڕۆ یەکەم ڕۆژی دیدارەکە ساز کرا باشە بۆ سبەینێش دیدارەکە بەردەوامی هەیە. گرنگی ئەم دیدارە بە تایبەت بۆ شاری کەرکووک چییە؟ وەڵام دەستان خۆش بێ سپاس بۆ کورسات مەگەزین کە بەردەوام ماڵی کراوە بوو بۆ هونەرمەندان بەگشتی و بۆ کەرکووکیش بە تایبەتی. هەڵبەت ئێمە هەمومان نەزانی کە شاری کەرکووک و گەرمیان بەگشتی ناوچەیەکی زۆر زیندووە بە تایبەت لە ڕووی مەقاماتەوە. من بۆ خۆم نزیکەی 6 ساڵ ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەیەکی هوەری بووم تایبەت بە مەقامات لە یەکێ لە حەڵقەکانمان لە بەرنامەکانمان خوالێ خۆش و مامۆستا ساوی کوردستانی ئامادە بوو لەو حەڵقەیان کە من لێم پرسی مامۆستاییان تۆ چۆن فێری مەقام بوویت چییە مامۆستای تۆ بۆ لە وەڵام داوتی ئەگەر بەغدا پایتەختی عێراق بێ ئەگەر هەولێر پایتەختی کوردستان بێ ئەوە کەرکووک پایتەختی مەقاماتە بۆیە ئێمە لە ڕووی مەقامەوە بە تایبەتی کەرکووک شارەزایی زۆر باشی هەبووە مامۆستای زۆر باش هەبووە خەڵکی زۆر باش لێرە فێری مەقام بوون و لەسەر دەستی مامۆستایانی گەورە بۆ نمونە مامۆستا عەلی مەردان و دەیان ناویتر ڕەنگە ئێستا بە خەڵمانانێت دەستخواژت مامۆستا بێمە لای بەڕێزت وەکە زانین هەمیشە کەرکووک لەلایەنە هونەرێکەوە گرنگی زۆری پێدراوە لەگەڵەوەی کە ئەزانین کەرکووک لە نێوان دوو بەرداشە بەڵام هەمیشە هونەری کوردی لە یاد نەکردووە با باسێک لە گرنگی ئەم دیدارە بکەین وهروە بەگشتی ئەو فستیڤاڵانەی کە لە کەرکووک هەمیشە بەڕێوە ئەچێت. بەڵێ دەستان خۆش بێ دیارە کەرکووک تایبەتمەندێکی خۆی هەیە و ئەم دیدارەش زۆر گرنگە بۆ کەرکووک بۆ شاری مەقامات شاری کەرکووک کە لە هەموو ڕێکەوە زۆر پێویستە و پێویستە هاوکارێکی زۆر بکرێت. ئێمە ئەمە دووەم خولمانە کە سازی دەدەین 3 ساڵەوە پێش خول یەکەمی عەلی مەردانمان سازدا ئیمساڵ ئەمە دووەم خولە و دووەم خولە ئەمڕۆکە یەکەم ڕۆژمان بەڕێ خست سبەی بەرنامەی ترمان هەیە و دوای ئەمەشتەوە دەبێت دیارە لە کۆتایدا ڕاستپاردۆشتیوای ترمان دەبێت و هەندێک وردەکاری هەیە دەخینە ڕوو باز لەوانشگەین مامۆستا لای بەڕێز بمێنمەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژ بینیمانەوەی کە بەشدار بوون بەڵام ئەمەوێ لە زاری بەڕێستەوە بیبیستین چێبوون و هونەرمەند و مەقامێژانەی کە بەشدار بوون ئەمڕۆ و چێبوون ئەو موزیسیانانەی کە ئەمڕۆ بەشدار بوون لە یەکەم ڕۆژی دیدارەکەیە. دیارێمە یەک تیپی مۆسیقامان بۆ ئەم دیدارە دەستنیشان کردووە تیپی مۆسیقای کەرکووکە بە سەرپەرشتی مامۆستا چالک سدیقە کە لە 19 ژەنیار پێک دێن یەکێک لەو ژەنیارەکانی سەبعان لە هەموو شارەکانی کوردستانن لە هەولێر لە سلێمانی لە کەرکووک لە دۆک لە هاوڕێکشمان دوانیشمان لە ڕۆژهەڵاتەوە بەشدارن مەقام خوێنەکانش بە هەمان شێوە دە مەقام خوێنمان هەیە ئەوش لە شارەکانی هەولێر سلێمانی دهۆک خانەقین مەقام خوێنەشمان لە ڕۆژهەڵاتەوە بەشدارن لەگەڵیان. زۆر باشە دەست خۆش بێت مامۆسالەوەی کە ئەزانین تیپەکانی کەرکووک لەم ساڵدا بەجیالەوەی کە لە فستیڤاڵە نێوخۆیەکاندا بەشداریان کردو لە فستیڤاڵە جیهانەکانیشا بەشداریان کردووە کەواتە ئەتوانین بڵێن کە کەرکووک ئەوەندە بەڕووی ڕۆشنبیری و بەڕووی هونەردا کراوەتەوە کەسە لە جیهانی ژادەنگەداتەوە.
بەڵێ وڵا خۆشببختانە ئێمە ئەم ساڵانەی ئەخیر بە تایبەت ئەگەر زیاتر تحلیلیکن زۆر تحلیل بە تایبەت لە دوای کۆرۆناوە کەرکووک ئەتوانین بڵێن پشکی شێری بەرکەوتۆ لە ڤیسیڤالەکانەوە لە بەشداریکردن لە دەرەوەی وڵاتە چی وەکو خودی هونەرمەند خۆی چی وەکوەوەی کە لە ناو کەرکووکە ڤیسیڤالەکرێتەوە چکەمە بیرمان نەچێت بەدەر لەو دیداری بەڕێز کاک سەردار ڤیسیڤاڵێکی مەقاماتمان هەیە بەڵام ئەم ساڵ ڕەنگە بەبوونی ئەم دۆخەوە تۆزە دواکەوت بێت ئەگەرنا وا بە تەمای بوو وان یازمان هەبوو خودی دومی ڤیسیڤالەکە بکەین دیدار نیە ئەویان ڤیسیڤاڵە ڤیسیڤاڵی شانۆی شەقاممان هەیە ڤیسیڤاڵی شانۆی هۆڵمان هەیە ڤیسیڤاڵێکی شاری ئەدەبی گەرمانمان هەیە وە زۆربەی هونەرمەندانمان وەکو شانۆکار وەکو ژەنیارە بەڕێزەکان دەچنە دەرەوەی وڵات بۆ نمونە ئێمە مامۆستا مەریوانمان ئەم ساڵ لە مانگی چوارە لە وڵاتی قەرتاج تونس لە قەرتاج خەڵاتی باشترین نمایشی بەدەستێنا ئەمەجی خۆشحاڵیە بۆیە کەرکووک ئەتوانم بڵم ئەم چەند ساڵی ئەخیر بەڕاستی ڕووی هونەریەکەی زۆر گەورە و زۆر فراوان بۆتەوە دەست خۆش مامۆستا سەردار مامۆستا سیروان باسی لەوە کرد کە ئەبێت بە کەرکووک بوترێت پایتەختی مەقاماتی عێراق باشە چێن ئەو نەتەوانەی کە ئەمڕۆ بەشداریان کرد لە دیدارەکەیە وەکو نەتەوە تەنیا کورد بەشدار بوون یان نەخێر دیارە مەقام خێنەکان تەنها کوردین تورکمانمان لەگەڵ برادێک لە هەولێر یونس توتنچی بەشدارە بە گورانیشی بە چەند مەقامیشی تورکمانی بە هەمان شێوەیە لە کەرکووک هاوڕێی شترمانەیە مەقام خوێن ئەحمەد نەجیب کە گۆرانی عەربی تورکمانی دەری مەقام خوێنێکی زۆر 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 سەرکەوتووە یەکێک لە قوتابەکانی مامۆستا میقداد محەممەد بەڵێ خوای خوالێ خۆش بوو ئەوش زۆر زۆر سەرکەوتووە لە بوار و ئەوش دوو مەقامەمە دەسڕێت باشە کە ئەوەندە گرنگە باز لە مەقاماتەکرێ لە شاری کەرکووکە بۆ لە پارێزگاکانی عێراقەوە مەبەستم لە بەغداوە لە شارەکانی دیکەوە ئەوانش بەشدار نەبوون بۆ تێکەڵکردنی ئەو لایەنە کەلتوری هونەریە ئیمساڵ وامان بە باشزانی تەنها زیاتر کوردستانی بێت ئەگەر چی بە زمانی تورکمانی و عەربیش مەقام خێرمان هەیە ومێت دەکەین بۆ ساڵانی داهاتوو بە بەرنامەیەکی پوختەتر بە بۆرنامێکی تۆکمەتر پەرە بەمە بدەین و ڕەنگە بگەینە وڵاتانی دەرەوە لانتان چییە بۆ ساڵی داهاتوو وە ئەڵی بە بەرنامێکی پوختەتر و تۆکمەتر ئەم دیدارە ئەنجامین بەڵێ هەڵبەتەوە سبەی ڕدەگەینرێت لە کۆتایی دیدارەکە دوم ڕۆژی دیدارەکەیە ڕاستباردەی بڵێ ڕاستباردێک ڕدەگەێنێت ئێمە ناتوانین کورتێکی ئێستا بزانین بڵێ یەکێک دوو خاڵی زۆر زۆر سەرچیمان هەیە باشە یەکێک لەوانە چۆن بتوانین ئەم دیدارە بکنێت دیدارێکی نێودەوڵەتی یعنی تەنها ئەوە نەبی ئەم ساڵە کار مەقام خێنەکەمان لە ڕۆژهەڵاتەوە بن ساڵەتر بەشکم لە هەر چوار پارچەی کوردستان بتوانین مەقام خێن بێنین بەدەر لەوە شەگەر بگرێت کەسانی شیعە و لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپاش بتوانین بێنین چ ژەنیار بێت چ مەقام خێن بێت خاڵێکی تر ئەوەیە ئەم دیدارە بکرێتە نەریتێکی ساڵانە ئەمە زۆر زۆر جەخت لەسەر ئەوە دەکەینەوە ببێتە نێرتێکی ساڵانە هەموو ساڵەکەم دیدارە بەڕێوە بچێت ئەم ساڵ ئەگە دوو ڕۆژ بوو خولی داهاتوو بیکەینە سێ ڕۆژی چوار ڕۆژ و ڕەگە زیاترش مامۆستا سیروان ساڵانە لە کەرکووک گرنگێکی زۆر پاشانوی سەر شەقامەدرێت و لەگەڵەوەی کە ئاماژەش بکرد کە چەندین فستیڤال بەڕێوە ئەچێت بەڵام ئەتوانین بڵین لەوەی کە لە کەرکووکدا شوێنێکی شیاونێ بۆ ئەوەی کە پرۆڤی تێدا بکرێت شانۆیەک نییە شوێنێک بێت لەوەی کە شانۆگەریەکانی تیا بەڕێوە بچێت لە مڕوانەوە کەم و کورتی هەیە وەڵی ئێمە بەدەر لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک کە ئەمیش بۆ خۆی دیارەیەکی جوان و گەورەی ڕەوانشار هەواڵمان جەلال بوو بەڕاستی ئێمە زۆر سوودمان لەم سنتەرە بینیوە وەکو هونەرمەندان وەکو ڕۆشنبیران بەگشتی بۆ هۆڵی تەمان ئێرە گەر تەماشایکەن ستەیجی ئێرە تا ڕادێک بۆ شانۆ نابێت بۆ کۆنسێرت و بۆ کۆمەڵک بابەتی تر هونەری ئەوێت بەڵام بۆ شانۆ نابێت ئێمە لەو ڕووە بەڕاستی ئەو کەم و کوڕێمان هەیە پێویستیمان بە چەند شانەوەیک هەیە ینی دروستکرێ بۆمان هەڵیشمان داوە ینی لەگەڵ بەڕێزان ئێمە ئەوەشمان بیر نەسیانی وەڕاستی کاگاسۆ مامەند بۆ ئێمە بۆتە حکوومەتێکی گەورە هەرچی کارەکانمان هەرچی سەرکەوتنەکانمان هەرچی بێت کاگاسۆ و مەکتەبی سیاسی دەپشتێتی بۆی ئومێد دەکەین ئەگەر هاوکارمان بێ بتوانین هەر هیچ بێت شانۆیەک دروستکەن لێسا مامۆستا هەمیشە کە باس لە مەقامەکەی نەمە هونەرە ڕەسەنەکەی کوردیمان بیرەکەوێتەوە کەواتە ئەتوانین بڵین مەقام ڕێگایە کە بۆ ئاشنابوون بۆ هونەرە ڕەسەنە کوردیە هەندێک جارێ ماڵین ئەتوانین لە ڕێگەی هونەرەوە لە ڕێگەی مەقام و لە ڕێگەی هەچ بابەتێکی دیکەی هونەری بێت بابەتەکانی کورد بە جیهان بناسێنین ڕەسەنایەتی و کەلتوری کورد بناسێنین
والله ئێمە لە ڕێگەی هونەر دەتوانین معالجەی زۆر شت بکەین یان حتا ئەم ساڵانە مەثڵەن وای هاتووە نەخۆشەکان ئەوانەی نەخۆشی سەرەتان هەیە نەخۆشی تر هەیە لە ڕێگەی هونەر و معالجە دەکرێت لە ڕێگەی مۆسیقاوە بڵێ تەنها ئەوە بایەخ بە دەرمان و بەدەوە بۆ شتانە نادرێت بۆی کەمێک لە معاناتی ئەو نەخۆشە کەم بکرێتەوە ئەو ئازاری کە هەیە هەر خۆی کەستی پێ دەکات بتوان کەمێک لە ئازارانە کەم بکەن ئەمڕۆ هونەر سەرجەم بوارەکان دەچێت ناو کایەکانی ترشەوە یعنی بە شێوەیەکی ناڕاستەخۆ دەتوانین بچین ئەو بوارانی ترەوە. مامۆستا بیر لەوە نەکراوەتەوە کە ناوەندێکی ئەکادمی دروست بکرێت بە تایبەت بۆ کەسانی کە ئارەزوی مەقامبێژیەکان یان دەنگیان گونجاوە بۆ مەقامبێژی؟ وڵی بەرنامەی وا هەیە ئەم بەرنامەی ترش زۆر هەیە لاکن ڕەنگە کاتی بوێ ڕەنگە پلانی زیاتری بوێت فەلانی تر دەبێت بێتە ناو مەسەلەکەەوە. باشە مامۆستان پرسیارەمەوە بەرەزیشتە بە هەمان شێوە وەکو کردنەوەی شوێنێکی ئەکادمی تایبەت بە مەقامبێژان. بەڵێ وڵا ئێمە خۆشببختانە ئەویشمانەیە ناوەندی علی مەردان بەڵێ ناوەندی علی مەردان ئێستا خۆشیان هەر لەم فیستیڤاڵە وجودیان هەیە ئەوان بەردەوام خول ئەکەنەوە بۆ فێربوونی مەقام. باشە بەس مەبەستمەوەی کە ئەکادیمی بێت شوێنەکە گەورەتر بکرێت کە بتوانن کە مەقامبێژان ئەو کەسانی کە خولێ مەقامبێژەکەن ئەو هەوڵانە دراوە ینی هەیە خۆی ئیشەکەم ینی با بڵێن هەیە فێربوونەکە هەیە بەڵام هەوڵەکان ئێسامانەوەی گەورەتریکەین بە فراوانتریکەین و یەک شتیش هەیە من حەزەکەم توخوا ئاماژە بە شتێ بکەم ئەم دیداری بەڕێز کاک سەردار کە ئاڵێ حەزەکەم بکرێتە ساڵانە خۆ دەستی خۆش بێ بەڵام مادەم ناوەندی علی مەردانیش مەڕێز مامۆستا نورەدین ئەویش فیستیڤاڵێکی مەقاماتی ینی بەڕێی من ئەگەرمە هەردووچیان هەموو ساڵە بیکەن پەرتەوازەیەکی پێوە دیارە بێت. من حەزەکەم لە دیدارەوە دەرچێت ببێتە فیستیڤاڵ بە هەردوو لاوە فیستیڤاڵێکی تۆپمەی گەورە بۆ مەقامات بەرپا بکەن ئەویش ئەگەر هەوڵدن بیکەنە نێودەوڵەتی. مامۆستا سەردار ئەمە چۆن وەڵامی؟ وەڵا قسە لەسەر ئەو کرا هەدوێنێ باسی ئەمە مەسەلەیەمان کرد لەگەڵ مامۆستا نورەدین وتمان بۆ نەکەین هەردوو فیستیڤاڵەکەی و دیدارەکەیمە بکەینێک هەرچەندە خۆی ئەندامی لیژنەی باڵایە لەگەڵمان بڵێ لە زیاتیەوەی دوو دیدارێک و فیستیڤاڵێک بێت بیکەینە فیستیڤاڵێک یا بیکەین دیدارێکی سەرانسەر لەسەر کەرکووک یعنی پێشی خۆش بیتر ئەمەش دیارە ئیشیە بێت. زۆر باشە مامۆستا سیروان ئەمڕۆ یەکەم ڕۆژی دیدارەکە بەڕێوە چوو سبەینێ چالاکی دیکە ماوە ئەتوانین بڵێن لەوەی کە گوێگرانیش هاندانێکی وە ئەبن پاڵپشتێکە بن بۆ ئەوەی کە ئەم دیدارە بەردەوامی هەبێت وەروە ئەو گەنجانەشمان کە توانایەکیان هەیە لە ئەکادیمیەکە و یاخود خۆیان بەهرەیەکیان هەیە گرنگی زیاتر بن بە هونەری ڕەسەنی مەقام؟ وەڵا ئەمەی کە ئەمڕۆ بەڕێوە چوو تەمانمە بەشێکی بۆ سبێنێ بەشێکی تری ماوە بۆیە ئێمە دایمەن من بۆ خۆم جەختەوەکەمەوە کە بێتە نێودەوڵەتی بۆی کۆمەڵێک سیمینار و کۆمەڵێک وەرکشۆپی تێدا بێت فیستیڤاڵەکە ینی کۆمەڵێک مەسەلەن هونەرمەندێ کتێبی نووسیوەتەوە لەسەر بابەتی مەقامان بۆیە گەرمە بکرێ بە فیستیڤاڵ ئەم شتانە زۆربەی چارەسەرەکرێ و خۆشببختانە تر ئەم ژەنیارانەی کە بەشدار بوون لە هەموو شارەکانی کوردستانەوە کاتە هەماهەنگی هەبوو لە هەموو شارەکانە مەقامبێژەکانیش بە هەمان شێوە تەنیا کەرکووک نەبوو. زۆر باشە مامۆستا سەردار چالاکیەکانی ئەمڕۆمان بینی چالاکیەکانی سبەینێ یەکلای کراوەتەوە کە چی پێشکەشەکرێت؟ بڵێ چالاکیەکان پرۆگرامی هەردوو ڕۆژەکە نووسراوەتەوە بڵاوش کرایەوە بە چالاکی سبەین مەمان سەعات دە لەم سنتەر لێرە وەرکشۆپێکە یا ئەفۆن بڵێم کۆڕێکە لەسەر مەقام هاوڕێک لە کەفریەوە دێبەنای محەممەد گەرمیانیەوە لەسەر مقاماتی کەرکووک و ئەڵاوەسی و هەندێک لەو مەقاماتانە قسە دەکات و برادەڕانی تر گفتوگوێ لەسەر کارێکی وەکو سیمینار وەکو توێژینەوە لە دیدارەکەی پێشکەشەکرێت؟ وەڵا هەرە کۆڕەیە ناڵێ مەمە چووکە ئەم ساڵ بەو شێوەی گەتمان بۆی ئومێد دەکەن ساڵانی داهاتوو بە شێوەیەکی فرانتر بیکەنە سیمینار بیکەنە باشترە بێت ئەگەر بەیانیانی بۆ بەکارێنین ئێوارانی بۆ نمایشی بۆ گۆران و مەقاماتەکە دیار ئێوارە سعات 5 بە هەمان شێ ئەو بەشێک کەماوە بۆ ڕۆژی دووەم مەقامبێژەکان مەقامەکانی خۆیان پێشکەش دەکەن. باش مامۆستا سەردار ئەم ساڵ دووەمین دیدار بوو جیاوازەکەی چییە کە پار یەکەم دیدار بوو ئەم ساڵ دووەم دیدارە؟ تۆ بە تاکید تو هەر دیدارەکەی بۆ دیداری دووەم شتێک لە دیداری یەکەم و فێری بڵێ شتێک کەم و کوڕێکی دەبێت هەوڵ دێ لە دیداری دووەم کەم و کوڕەکان نەیاڵی ڕەنگە لە دیداری سێم هەوڵدێن ئەم کەم و کوڕانی کە لەم خولە دێتە بەردەستمان ڕەنگە بۆ ساڵی بۆ خولی سێم ئەوە نەهێڵین بە تاکید جیاوازەکە چییە خولی یەکەم ئەوە بوو 1 ڕۆژ بوو ئەم ساڵ کردمانە 2 ڕۆژ
ساڵی پار ئەو ساڵی دو-سێ ساڵەوە پێش کۆڕیتیان نەبوو ئیمساڵ کۆڕەکەشی تێدایە جیاوازی هەیە و بڵێ کاتە توانین بڵێن ساڵانی داهاتوو ئەکرێت بە کەلتورە جیاوازەکانی شتیا بەشدار بن و دیدارەکە فراوانتر بێت وڵا بێگومانێ ما بێ هەوڵی شێوە بدەین ینی ترم فستیڤاڵە مادەم تابعێکی کەرکوچیانی وەرگرتووە بێ ئیشێکی وای لەسەر مۆرکێکی وەرگرتووە کەرکوک بە خۆی مستحقە لەو بوارەوە کە فستیڤاڵێکی زەخم و گەورە و پرۆفیشناڵی جوانی هەبێت هەوڵیش بدەین بکەینە نێودەوڵەتی زۆر بابەتی تر لە خۆ بگرێ فستیڤاڵەکە. دەستان خۆش مامۆستا ئەگەر تەنیا مامۆستا عەلی مەردان بە نمونە وەربگرین ئەکرێ بڵین هەر خۆی بۆ خۆی مەدرسەیە کە تایبەت بە مەقامات باشە ئەکرێت پۆڵنکاریەک بکرێت لە نێوان ئەو هونەرمەندە مەزنانی کە لە ڕابردووە مەقامیان پێشکەش کردو و مەقامیان خوێنوە. وڵا هەر خۆی ناوی مامۆستا عەلی مەردان کە دەڵێیدەوە ئەو لەقەبەشی بۆ دانراوە کە پێی دەڵێن پاشای مەقامات. هەڵبەت مامۆستا عەلی مەردان کەنزێکی زۆر گەورەیە بەڕاستی بۆ هونەری کوردی بۆ مەقاماتی کوردی بەگشتی و بە تایبەتریش بۆ کەرکووک و ئەو خەڵکێکی زۆریش هونەرمەندی ڕابردوو زۆر ینی سوودێکی گەورەیان لە مامۆستا عەلی مەردان بینیوە سوودێکی ئەو تویان لە مامۆستا عەلی مەردان بینیوە تاوەکوی ئێستا هەندێکیان مەسەلەن کە مەقامیان خوێندووە کە مەقامیان چڕیوە لە تۆمارکردن لە تەلەڤیزۆنەکان ئەتا ئێستا ماوەتەوە بۆیە ئێمە هەوڵە دەین چی وەکو خۆمان وەکو تاک وەکو گۆرانی بێژ و مۆسیقی وەکو ناوەندی عەلی مەردان کە بتوانینەوە ڕێچکەی مامۆستا عەلی مەردان بەردەوام بین و بتوانین خەڵکی تر فێری مەقامات زۆر باشە هونەرمەندانی ناو کەرکووک تا چۆن هاوکاری بەڕستانەکەن بۆی کە ئەم لایەنە هونەریانە زیاتر بەرەو پێشەوە بچێت لەوانەیە ڕێگری بێتە بەردەمیان هاوکاریدنیان لە بینی هەمومان هەیە عیلاقاتمان خۆشە لەگەڵ هەموو شارەکانی کوردستانە ئێمە بەردەوام هاتوو شۆمانەیە دانیشتنمان هەیە ئەگەر بابەتێکی ڕسمیش نەبێت بەڵام دیسانەوە بە خۆمان لە بینین لە نێوان خۆمانە دانیشین تاوتوی بابەتەکانەکەین قسە لەسەر زۆر بابەتی مۆسیقاوە بە تایبەت مەقاماتی شەکەین. دەستان خۆش مامۆستا دەربێ مۆلای پەرێزت وەکو ئەندامی لیژنەی باڵای دیدار ئەوەی کە ئێمە بینیمان دیدارەکە لە یەکەم ڕۆژە بێکەم و کوڕی بوو زۆر بەباشی ڕۆی بڕێەوە بەڵام لای خۆشتان بەڕاستی بەو جۆرە بوو ئەوەی کە مەبەستان بوو گەشتن بە ئامانجەکەتان لە یەکەم ڕۆژە تۆ بەردەوام ئومێد دەکەی کە شتەکان لە 100% بن بەس ڕەنگە واش نەبن مەثەن کە بەو شێوەی کە تۆ دەتێت ڕەنگە مەثەلاً یعنی ناتوان بڵێم لە 100% بەس زۆر باش بوو لە خولی یەکەم زۆر باشتر بوو لە خولی دەکەین باشترش بێت. هیوادارین مامۆستا هەمیشە کەرکووک بەوە ناسرێتوانێت بە شاری پێکەوە ژیان ئەم لایەنە هونەری زیاتر وای نەکردو لەوەی کا کەرکووک زیاتر ببێتە شاری پێکەوە ژیان بە تاکید ئێمە خاستن ئێمە کورد لە کەرکووک ئەوە پەیامی گەوری مامجللا لە ئەو پەیامی ئێمە لە کەرکووک پەیڕەوی دەکەین کە چۆن بتوانین پێکەوە ژیان پتۆکەین لەم شارە یعنی لە هەموو چالەشەکانمان حەزمان دەکرد یعنی ئیمڕۆ من هەر شخصی خۆم داوانامەم بۆ سەرجەم ئەندامانی عەرەب و تورکمان لە ئەنجمەنی پارێزگای کەرکووک ناردووە کە حزوریان هەبێ بەدەر لەوەی کەسانی تر یعنی ئەم شارۆک و دەستە گوڵەکەیە یعنی هەموو پێکەوە جوانین یعنی تۆ ناکرێت تۆ بەتێنە چالەکێک دەکەی هەر خۆت بێت لە وڵەکە ئەوان ترش حزوریان بێ ئەوان ترش ڕەنگە پیان خۆش بێت یعنی ئەم تێکەڵاوی هەبێت ئەمە مای خۆشی بۆ ئێمە دەستان خۆش بێ بەس جلی کوردیتانە بەرانی خۆزگە جلی کوردیشانە بەرە وایە جوانتر نابوو مامۆستا وای مامۆستا بەلانەی گەرماکە بێت لە کوردیەکە هەر خۆ ئێستا کە عەمەر تەلەفۆنی بۆ کردن بەڕاستی هەر قاتم نەوەردم بەڵام تر سندیکای هونەرمەندانیش نزیکە بەڕاستی لە سەنتەری ڕۆشنبیریەوە بۆیە تەحملی گەرماکە ناکرێت چون خۆم گۆڕێگەر ناوەڵا جوانتر بوو بەس بەڕاستی زۆر گەرمە کەرکووک بەڵام لەگەڵ ئەوە شاکە زۆر گەرمە تایبەتی ئەو ڕۆژانسەکەیەوە لەبەرەوەی کە زۆر گەرمیشە بەڵام ئەبینی لەوەی کە گەرم و گوڕیەکی زۆر هەیە بۆ لایەنە هونەرەکانی گەرماکە فەرامۆش کرا و گرنگی بە لایەنە هونەرەکە هەردراوە هونەرێکە خۆی خەڵکی کەرکووک بەعام ینی دڵیشان گەرمە ئەو هینیان تیا ینی طموح و ئیشکردن و حەز بە ژیانکردنیان تیا ینی بەردەوام لە هەموو ئەو کەسانی کە ئەمڕۆ هاتن بەشدار بوون دڵخۆشی پیانەوە دیار بوو حەزێکیان هەبوو بۆ ئەوەی کە بێن و لە دیدارێکی لەم جۆرەیە بۆ کۆبوونەوەی نەتەوەکان بۆ دیداری و تایبەت بێ مە مەقام و لە شاری کەرکووکی شابێت بێگومان هەر مەقام وەکو هونەرەکانی تر نییە بەڕاستی هونەری مەقامات بینەری تایبەتی هەیە جۆگری تایبەتی هەیە ینی هەموو کەس بۆی نایە بەڵام خۆشبەختانە دیارە
شتێکی وا کراوە لە کەرکووک بۆ ئەم جەماوەرە خۆشەویستە ئامادە بوو. بەس اینجا ڕۆن مامۆستا مشوری خۆی خواردو بۆ گەرماکە بەڵێ مشورێکی خۆی خواردو. بەڵێ بێگومان مامۆستا گیان بێن و لای بەڕێزت بۆ ساڵانی داهاتوو چ شتێک هەیە چ ڕاستپاردەیەک هەیە باس لە ڕاستپاردەیەکە کە سبەینە لە دیدارەکە باسەکرێت چیتر هەیە کە بۆ دیدارەکەی زیا بکرێت و ئەشمەوێت هەر لای بەڕێستەوە بڵێن وەکو کۆتایی پەیامی بەڕێزت چێ لە کۆتاییە. دیارێکێک پرسیارێکت لە مامۆستا سیروان کرد بۆ جلی کوردیتان لە بنێ وابزان منشی گرتەوە. بەڵێ ئەمە وەبزانێکێک لەو ئەتوان بڵمێکێک لەو خەلالانەیە کە ئەم ساڵ بەسەرمان تێپەڕی ئومێدەوارین ساڵی خولی داهاتوو بەجلی کوردیەوە هەمومان ژانیارەکان کاتە پۆشاکی کوردی لە ساڵی یاکە بیکەن بەمەرج تەنات بۆ ژانیارەکان ئێمە لە کوردەکەمان لەبیر نەکرد. بەڵێ هەموو پێکە و جلی کوردی لە بەرکەین و شتێکی جوان. ئێمە لە پرۆگرامی کورسات مەگەزین و هەر بە گشتی دەستگای میدیایی کورسات ئێمە زۆر گرنگی بەلایەنە کلتوریەکە دەین کە پۆشاکی کوردیەکە لە ڕەسەنایەتی و لە کلتوری خۆمان زۆر گرنگی پێ ئەدەین. بەڵێ مامۆستا گیان پەیامی کۆتایی بەڕێزت. سپاستان دەکەم و دەستان خۆش بێ. سپاس بۆ کورسات، سپاس بۆ ئێوەی بەڕێز، بۆ برادرانی پیسکامیرە، برادرانی کۆنتترۆل بە حقیقت ماندوو بوون لەگەڵمان ئەم دوو ڕۆژە سبەینی شیما و ماندوو دەبن. سپاسان دەکەین ئەرکتان کێشە دیارە ئومێدی ئێمە و ئومێدی ئێوەش ئەوەی ئەم دیدارێکی پرۆفشناڵانە بێت، دیدارێکی سەرکەوتوو بێت، دەنگدانەوەیکی باشی هەبێت. ئەمەشێکە لە ئامانجەکانمان کەم دیدارە ئەگەر لە ناوخۆی عێراق بێت لە دەرەوە بێت بە شوێنانی تر بگەینین کە کەرکووک شاری پێکۆژیانە، کە کەرکووک شاری هونەرمەندانە، کە کەرکووک شاری مەقاماتە. ئیتر هەموو ڕۆ هونەرەکە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە. دەستخۆش دەسپاسان دەکەم و دەستان خۆش. دەستی ئەوەش خۆش بێ مامۆستا سیروانگەر لە کۆتایی شتێک هەبێت و ئاماژەی پێ بکەیت. ئێمە دیارە زۆر شتماندوو تەنها ئەوە نەما بڵێن دەستان خۆش بێ. من بۆ خۆم متابعێکی باشی کورسات مەگەزین زۆر سپاسانەکەین. زۆر سپاس. کورسات مەگەزینش بە تایبەت دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ هەموو شتێکە بەردەوامیەوە لەگەڵ ئێمە. زۆر سپاس. هەمیشە کورسات و بە تایبەتی کورسات مەگەزین هەمیشە لەگەڵ هونەرمەندانایە و دەستگای میدیایی کورسات گرنگێکی زۆر با هونەرمەندانەدات و کۆمیشە وتمانە کورسات ماڵی هەمووانە بە تایبەتی هونەرمەندان. زۆر سپاسانەکەین دووبارە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئامادەبوونتان هەرچەندە ماندوو بوون بەڵام ئێمەشتان لە یاد نەکەین. زۆر سپاس. سەرکەوتوو بن. بەڵێ ڕۆند ئێمە بەردەوام ئەبین بەڵام لە ئێستادا پشوێکی کورت وەرەگرین و پاشان ئەگەڕێنەوە. بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە لە پرۆگرامە تایبەتەکەمان لە شاری کەرکووک لە دووەمین دیداری مەقام لەگەڵتانە بەردەوام ئەبین و ئەچینە لای بەشی دووەم. دوو میوانی دیکە لامان میوانە کە بەڕێزگان مامۆستای حەمە هیوا وەکو مامۆستای مەقام و هەروەها کاکە من سەلاح ڕاگەیاندنی بەڕێوەبەری ڕاگەیاندنی سەتەری ڕۆشنبیری شاری کەرکووک. سڵاوتان لێبێت و بەخێر بێن. مامۆستا حەمە هیوا با لە بەڕێستەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ گەرم و گوڕێکی زۆرت پێوە دیار بوو لە دووەمین دیداری مەقام لە شاری کەرکووک. خۆشبەختانە کەرکووک پایتەختی مەقاماتە. ئەبێ ڕووخۆشیەکەم ببێت چکە مەقام لێرەوە بۆ ئێمە هەمومان با بڵێن چۆنە لە بن دەستی مامۆستای گەورە عەلی مەردان گەورە بووینە، فێری ئەو شتانە بووینە. سەرەتا کە من خۆم فێری مەقامات بوومە ئەوەم دەبیر ناچێت چونکە ئەوەم دەبیر چیە ئەوترێ ناکرد معروف. ئێمە سەرەتا ناو تەکەی تاڵەبانی فێری مەقامات بووین. تەکەی تاڵەبانی مەڵبندێکی مەقامی مەڵبندێکی مەقام بوو، بەس مەڵبند مەقام نەبوو. تەکەی تاڵەبانی لە هەموو شتێکە لە عیلمە یعنی وەسف ناکرێنی. کاکێ من بەڕێستان وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندنی سەنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک چۆن باز لە گرنگی ئەم جۆرە دیدارە و ئەم کارە هونەریاناکان بە تایبەت بۆ شاری کەرکووک؟ دەستخۆشی لە کەناڵێکی کورساتەکەین بەڕاستی بە سپۆنسەرکردن و بە ڕێوەچوونی ئەم جۆرە دیدارانە. خۆتان نەزانن ئەمە دووەم ساڵی دیداری مەقاماتی کەرکووکە، هەردوو ساڵەکەش لە سنتەری ڕۆشنبیری بەڕێوە چووە بە پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و برای گەورەمان کاگا سومامن. مەقامات هیچێکە لە هەرە هونەرە گرنگەکانی کەلتوری کوردی و ئەم ناوچەی ئێمەش کەرکووک و گەرمیان بە تایبەتی ناسراوە بە مەقامات و ئەو مامۆستای مەقاماتیش هەر دەرچووی قوتابخانەکانی کەرکووک و گەرمیان بوو. مامۆستا عەلی مەردان، مامۆستا شکور خەیات، مامۆستا حوسێن عەلی. بۆیە بەڕێوەچوونی
دیداری مەقامات لە کەرکووک گرنگی و ئەهەمیەتی خۆی هەیە چۆن لە کفری چۆن لە دۆستخورمات و چۆن لە شارەکانی ئەم ناوچانەکەوە مەقامات دیوێکی ئەو دیوی برین و ناخی سوتاوی خەڵکی گەرمیانە بۆیە گرنگجێکی تایبەتی خۆی هەیە. دەست خۆش بێت کاکەمە هیوابە هەر گفتوگۆنەکەن هەرچەندە بەڕێزت ئەمڕۆ لە یەکەم ڕۆژ دیدارەکەیان ماندوو بوویت مەقامت پێشکەش کردین دەستی خۆش بێت دەنگت نەرزێت سپاس بۆ تۆ و ئێمەش پێمان خۆشە ئەگەر بکرێت مەقامێکمان پێشکەشکەی فەرموو دڵەبەر دەردی فیراقی یارە مەیلی مەیدەکە گۆ لە دەنگی بەزم و ساز و عود و نای و نەیدەکە دیلەلای دیلای دڵەبەر دەردی فیراقی یارە مەیلی مەیدەکە گۆ لە دەنگی ئەزیزم گۆ لە دەنگی بەزم و ساز و عود و نای و نەیدەکە سەردەمێ مەست و خومار و خادمی مەیخانەیە وەختە تەسبێحی لە دەستە عەزیزم سۆفیا حەی حەی دەکا ڕۆژی وایە زۆر بە کەیف و پێکەنین و خەندەیە بعضێ شەو مەجنونە دایم گریە بۆ لەیلێ دەکا ئەمە نەمانای هەر زانێریشمان بیتە لەسەر ئەم شێوازی مەقامە ئەم مەقامە مەقامێکی نەهاوەندە باشە لە سایکردنەوەی مامۆستا عەلی مەردانی بە شێوازی مامۆستا عەلی مەردان بە شێوازی مامۆستا عەلی مەردان بە دەنگی خۆم بەڵێ چونکە هەر مەقام شناسێک هەر کەسێک کە مەقامی خوێنیت ئەگە بێت و من لە سایی کاکێ من بکەم خەڵکی بۆ جۆرم نەگرێت جۆرە کاکێ من نەگرێت لە سایی مامۆستا عەلی مەردان بکەم جۆرە من ناویست جۆرە مامۆستا عەلی مەردان نەگرێت ئەکرێت بڵێن لاسایی ئەوە کەیتەوە بەڵام بە شێوازی خۆت بە دەنگی خۆم خەدەنگی جۆرە دمێنێت بەس بەڵام شتەکەیت ئەوە بە دەنگێکی تازە دەستخۆش کاکە منۆ کەزانین لە کەرکووک چکە لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری هۆڵێکی دیکەنێ بۆ بەڕێوە بەچوونی ئەم چالاکیانە کاتە ئەکرێ بڵێن کە ئێوە هاوکارێکی زۆر باشی لایەنە هونەریەکانم بۆی کە بتوانێت ئەم فستیڤاڵانە ئەم جۆرە دیدارانە لە شاری کەرکووک زۆر بە باشی بەڕێوە بچێت سنتەری ڕۆشنبیری لەو ساڵی و کەدا مزراوە هەتاکو ئەمڕۆ هەوڵمان داوە ساڵانە دیدارمان هەبێ ساڵانە فستیڤاڵی بەردەواممان هەبێت خۆشبەختانە ئێمە فستیڤاڵی شانۆی سەرشەقام بۆ ساڵی نوێیەم و دەیەمی وا بەڕێوە ئاچێت بە سپۆنسەری ئێمە ئەکری ئینشاءڵڵا ئەوە هەوڵمان داوە ئەمەش بچەسپێنین دیداری مەقامات خۆتان نەزانن چ باسی مەقاماتمان کرد دیداری مەقاماتیش ئەمە بۆ ساڵی دووەمە بۆ چوار فستیڤاڵی ساڵانە هەوڵمان داوە ئەمانە بچەسپێنین کەوا ساڵانە سنتەری ڕۆشنبیری هەڵسێ بە ئەنجامدانی بۆیە سنتەری ڕۆشنبیری معلەمێک و سەرحێکی گەورەی شارە لە شاری کەرکووکە شوێنی تر چۆن جەنابەت شوێنی ترمان نییە زۆر گرنگە ئێمەش بە سپۆنسەر و بە هاوکاری برادەرانی خۆمان و بڵین ئەنجومەنی شار و حکوومەتی خۆجێی کەرکووک یارمەتی دەرمان بن بۆی ئەم جۆرە فستیڤاڵانە بەردەوام بێت لایەنی کەلتوری شار کەمێک پراوێز خراوە بۆیە زۆر پێویستمان بەو هاوکاریانەیە ئێمەش بە هەوڵی خۆمان و بە ماندووبوونی خۆمانی ئینشاءڵڵا ئەو شتانە بەردەوامە بێت مامۆستا بگەڕێمەوە لای بەڕێزت چۆن باسی مەقامەکەی وەکو مامۆسایەکی مەقام چۆن باسی مەقامەکەی وا بەچی ئەوترێت مەقام بێش مەقام بێش بەچی ئەوترێ مەقام بێش بۆ ئەوترێ مەقام بێش کە بزانێ مەقام چۆن خوێندرێ مەقام دەنگە ڕتمە مەقام شیعرە مەقام ئەداءە مەقام مەسافە و زەمنە من بەرەک دوورێکم تێم قیاسی باڵای کەسێکەکەم پێی بۆ شێوەیە بۆی بدورم چکە من مەقام تاوە بۆ شعرەکە تاوانە بە شعر تاوە مەقام تاوانە بەوێت تۆ مەسافە و زەمەنی بەدانی
مقام شناسی ئەوەیە کەسانێکی ئێستا مقام شناس ئەوەیە کە بۆ نمونە شتێکت بۆ تێنمەوە کەسێک نەماڵەوە دەرەچێت ئەڕات دوای لامان قاپێتی دەژێرەوە تۆ مقامێکت خوێنی سەرەتای مقامەکەت بایەتە تحویلاتەکەی ڕێی بەس بەڵام دوای بپێتەوە سەر بایەتەوە ئەوە پێوتر مقام شناس ئەمە شارەزایەکی زۆر باشێوێت شارەزای زۆر باش هەوێت و پڕشعر بیت دواییش ئەبێ ئیتباک نەکەیت نەفەسێ باش دەبێت مۆسیقا شتێک هەیە زۆر گرنگە لە مۆسیقایە ئێمە مەقامشناس با بڵێن کۆیلەیە ژێردەست مۆسیقار نابین ئەبێ مۆسیقا دوایمە بکەوێت شکۆمە ڕێکە ڕێڕەوەکانە زانی نیستا جنابی مامۆستا چالاکەوە کەسێکی زۆر لێ هاتووە ئەوان ئەتوانم بڵێم یعنی مەقامەکانی هەموو ئەسف کردووە لەگەر قوتیابیانی ئەو شێوازانی ئەمڕۆ پێشکەشکرا چ جۆرە چ شێوازێک بوو لە مەقامات شێوازەکان پێشکرا هەمە زۆر بوو طبعاً بەیاتی تیا هەبوو حیجازی تیا هەبوو باشە دووبارە بەیاتی تیا هەبوو دووبارە مەقامی ئای تیا بوو مەخۆم مەقامێکی مەسنەوی خوێنی کە مەقام مەسنەوی سەختترین مەقامە کەس خۆی لە قەرەی نادات لەبەرەوە شتێکی زۆر قورسە بە ماچۆ خوێندراوە بە فارسی خوێندراوە بە کوردی پەتی خوێندراوە عەرەبش خوێنیوێتی بەس بەڵام بە حیزازی خوێندراوە حیزاجشی با بڵین ئەو ڕحتە کوردیەتیانی باشە زۆر ماندوو ناکەین لەسەر ئەو شێوازی کە ئەڵی زۆر ماندووی کردوم بەڵام ئەگەر بکرێت مەقامێکی بەیاتمان پێشکەشکەیت سواس دەکەین ئەی لەی ڕۆژێ نەبوو ئەم دولبەرە ڕەحمێ وەفاکە ڕۆژێ نەبوو ئەم دولبەرە ڕەحمێ وەفاکە جارێ نەبوو ئەم کافرە شەرمێ لە خوداکە حەیرانە نەطیبە لە عیلاجی مەڕەزی من لقمانی ویساڵت مەگەرم دەردە دەواکە ڕەنگە هەر خۆش بێ و ئەگەڕێمەوە لات پێکتە سراحەت کە چکە ئەمڕۆ هەر خۆی ماندوو بوو تۆمەش ماندووترمان کردی مادوو نەبووم زۆر سپاس کاکە من لەوەی کە ساڵانە ئەم دیدارۆن فستیڤالانە بەڕێوە ئەچێت تا چەند ساڵانە ئێوە بتوان ئەزمون هەموو کارێک بێ کەم و کورتی نابێتەوە بتوان ئەزمونی لێوەی بگرن بۆی بۆ ساڵانی داهاتوو ئەو کەم و کورتیانە دووبارە نەبێتەوە چۆن وتمان ئەمە دووەم ساڵی دیداری مەقاماتە بەڵام ئێمە سەیری مەقامات نەکەین سەیری فستیڤال بکەین سەیری میهرەجانات بکەین پێویستەکە تەجروبە لە مەسرح وەتەنی بەغداد وەرگرین بۆ نمونە ماشە لە شانۆی ڕۆمانی لە سلێمانی وەربگرین لەو شوێنانە یان لەوانی کە لە دەرەوەی وڵات ئەو فستیڤالانە ئەکرێت ئەو ئەکسپیریەنس و ئەو خیبرانە بتوانین ئەگەر بە ئیستیشارێش بێت بە کۆنسڵتیشنیش بێت بە قسەکردن و ئەوانە بتوانین ئەو تەجروبەیە نەقڵکەینە ئێرە و سوود لەو خیبراتانە وەرگرین هەوڵێکی زۆر زۆرمەنداوە هیچ ئیشێک بێکەم و کوڕی نابێ بەڵام هەوڵێکی زۆر زۆرمەنداوە خەڵکیێکی زۆر کۆکەینەوە یعنی ئێمە ساڵی پار مقارنەتەن بە ئەمساڵ میوانەکانمان دوو قاتی ساڵی پارە ئەمە خۆی بەڵگەیە و دلیلێکە لەسەر ئەوەی کەوا دیداری مەقامات برەوێک و پەیڕەوێکی زۆر بە ڕێچکەی خۆیان ئەڕات وە ئەزمونونەکەمان گەورەترە بێ و ئینشاءڵڵا ساڵانی داهاتوو ئەبێتە ناوچەیەک و ئەبێتە شوێنێک بۆ ئێستقطابی هەموو دەنگەکانی کوردستانی گەورەمە دەستخۆش بێ مامۆستا لەوەی کە کاکەمیش ئاماژەی پێکرد کە ئەم ساڵ میوانەکان هەوادارەکان میوانی زۆرتری لێ بووە و لەگەڵەوە شاکەمە ئەزانین وردەنەوەی دیکە دێتە پێشەوانێ و هوەرەکەش گۆڕانکایی بەسەردادێت ئەم جۆرە دیدارانە تا چەند گرنگە بوو ئەوەی کە مەقام هەمیشە بەزیندوی بمێنێتەوە لەنێو ئەم نەوە نوێژدا ئەم جۆرە دیدارانە بکرێ زۆر چاکە دەستخۆشی لەو کەساناکەین کە بە بەرنامەیان ساون بە دیداری مەقام و شتانە پێمان خۆشە مەقام پەرە بدرێ لە کردکووە پێمان خۆشە چەند هونەرمەند چەند زۆر بێ ئەوە باشە
ئیتر خۆشحاڵم یعنی کە ئەم دیدارانە ئەکرێ منەوە تقریبان خۆم ئەتوانم بڵێم بۆ شەشەمین جارە من لە کفریەوە بەشدار بوومە تا ئێرە بێ خۆشحاڵانە کە من لێرە بوومە وا بزانم ژمارەی ناکرێت چەند پستیڤاڵ و لەم شتانەمان کردووە دەستان خۆش بێ بۆ دیدارە جوانە زۆر چاکە ینی من حەزەکەم ینی هەنەری کوردی پەرە بدات هەنەری کوردی ئەوە بێت لێرە خۆشبەختانە بداخۆتەبان کە قسەکەم ینی عادیە ینی قسەی بکەم سێرەکەی لە بعدەجەیەک ئەلفانی خوێنن سێرەکەی لە بعدەجەیەک با بڵێ تورک بێزە خوێنن ئێمە یەک خەرمانی مامۆستا عەلی مەردانمانێ یەک خەرمانی مامۆستا حەسێن زیرەکمانێ بۆ نەچینە سەر ئەو ڕێزکە جوانە بۆ لاسەیە و کەسانە نەکەین بۆ شتە جوانانی خۆمان نەخوێنین بۆ قار کابان کەریم کابان قادر گیلان ئەمە لە باز زنووکەینەوە بتوانین ئەم شتانە ئەم شتانی خۆ ئەم دەنگانی خۆمان زونیکەنەوە دیدارەکەم هەر ئەو نەبووکە بڵێم نەچنە ڕێ ئەرەبێسک و ئەو شتانەکە شتی خۆمان هەیە شتی خۆمان دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان جا ئەبم پێمان خۆشە کۆتایی پرۆگرامەکان بە بەرهەمێکی جەنابەت کۆتایی پێبێنین بەسێ ما ماڵئاوایی بکەین لە بینەران و پاشان بە بەرهەمەکەی بەڕێستان زۆر سپاس مامۆستا دیدارەکەی خۆشتر بوو ئەو مەقامیەوە من مەقام وشت دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەی بەڵێ ڕۆند پرۆگرامە تایبەتەکەمان کۆتایی پێهات لە شاری کەرکووکی خۆشەویست هەتا پرۆگرامێکیت کە پێتان شادەبینەوە هیوای شەوێکی ئارام و خۆشتان بۆ ئەخوازیین دومین ڕۆژی دیداری مەقام لە شاری کەرکووک بەردەوامی ئەبێت سبەینێ ئەمڕۆ یەکەم ڕۆژ پێشکەش کرا و ئێمەش بەرنامەی کورسات مەگەزینمان هێنا ئێرە و بەگرم مازانی کە ئەم کارە هوەریە مەزنا لە شاری کەرکووک بەڕێوچێت و ئێمەش لێرە بین و پێشکەشی ئەوەی بکەین ئێمە لێرە ماڵئاوایتان لێکەین بە مەقامێک لای مامۆستا هیواوە کۆتایی بەم پرۆگرامەی ئەم ئێواری کورسات مەگەزینە هێنین ماڵتاناوە بنوری بادا بنوری بادا بنوری بادا كشفي ظلمتي تقوانا كم تبكم بنوري بعد كشفي ظلمتي تقوانا كم تبكم عزيزم لخزني ظلم دا هرتي يا هرداخي سودايا دسا أم نقدا دردي خوني بي سودانا كم تبكم آيا